عزیزەکان ئیسلام ئەگاتە هەموو شوێنێک ئەمڕۆ نەبێ سبەی نەبێ دوو سبەی پێغەمبەری خوا فەرمێ هەرچی شوێنێک شەو و ڕۆژ بگاتە ئەو شوێنە واتە ڕۆژی تیابێ و شەوی تیابێ ئیسلام هەرەگاتە ئەوێ لە حەدیثێکی تردا فەرمێ واتە شەو بێ یان ڕۆژ بێ خوای پەروەردگارش لە قورئانە فەرمێ یوریدون ئەن یوطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله ولو كره المشركون واتا إسلام نورك يقات همو شونك استاچني رويشتو أو دولتانيشي كماون لكاتو ساتي محمد مهدي دادي أو كاتا قاتا أويش واتا إسلام بردوام لويا كبلاو دبيتوا بۆیە هیچ کاتێ ئێمە غەمی ئەوەمان نەبێ بەس گرنگەوەی ئێمە بتوانین لەژێر یان بەدەستی ئێمە ئەو دینە بگێتە شوێنێکی تر کەسێ تر سوودمەند بێ ئێمە بینە سەبەب و هۆکار چونکە خوای گەورە دینی خۆی سەردەخا وەک چۆن لە زمانی پێغەمبەری نازدارە صلی الله علیه وسلم لە مەکە و لە مەدینەی پیرۆز پاشان هەموو دنیا هەتا هات گەیشتە سەر زەوی هەموو دنیای گردەوە زۆرینەی خاڵێکی ترە